تەبەڕای خۆیانەکەن لە گەورەکانیان لە مەتبوعەکانیان. خۆی گەورە باسی دەکات لە قورئانە دەفەرمێ إذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا. تبرا دەکەن. وقال الذين اتبعوا لو أن لنا كرة فنتبرأ منهم. کۆیلەکان و شوێنکەوتوانی ستەمکاران تەبەڕای خۆیانەکەن دەڵێن ئەگەر بگەڕێنایەتەوە بۆ دنیا، خۆزگە دەگەڕێنایەتەوە بۆ دنیا، بە حیاتی شوێنیان نەدەکەوتین جارێکی تر. بەڵام گەڕانەوە نیە براکانم. ولو ترى إذ الظالمون موقوفون عند ربهم يرجع بعضهم إلى بعض القول. ڕۆژی قیامەتە و ڕۆژێک ئەستەمکارەکان و ئەو خەڵکەش کە شوێنیان کەوتەبوون ڕادەوەستێنرێن دێن بۆ لای یەکتر. يقول الذين استضعفوا للذين استكبروا لولا أنتم لكنا مؤمنين. لاوازەکان ئەو خەڵکەی شوێن خۆ بە گەورەزان و ملهوڕەکان کەوتەبوون لەبەر دنیا و مەعاش، بە گەورەکانیان ئەڵێن ئەگەر ئێوە نەبوونایە ئێمە ئیماندارە بووین، ئەگەر ئێوە نەبوونایە گومڕامان بکەن، بە پارە و سامان و دنیا هەڵمان بخەڵەتێنن، ئێستا ئێمە لە ڕیزی ئەهلی ئیمان دەبووین و بەرەو بەهەشت ئەڕۆیشتین. ئەمە قسەی ئەو خەڵکە کۆیلانەیەکە لە دنیادا لەبەر سامان و سەروەت شوێن ستەمکاران و ملهوڕەکان دەکەوێ و سەرانی کوفر و شرک دەکاتە گەورەی خۆیان. بەڵام با بزانین و ملهوڕانە وەڵامیان چی دەوێ بۆ ئەتباعەکانیان، بۆ شوێن کەوتووەکانیان. قال الذين استكبروا للذين استضعفوا أنحن صددناكم عن الهدى بعد إذ جاءكم. ئێمە ڕێگر بووین لەوەی کە هیدایەت وەرنەگرن لە کاتێکدا حەقتان بیست. بل كنتم مجرمين. بەڵکو ئێوە خۆتان مجرم بوون، خۆتان حەزتان بۆ دەکرد کە شوێن ئێمە بکەون. وأسروا الندامة لما رأوا العذاب. تر هەمویان پەشیمانی دایان دەگرێ کاتێک کە سزای خوا دەبینن. وجعلنا الأغلال في أعناق الذين كفروا. کۆت و زنجیر دەکرێتە ملی کافرەکان ئەوانەی هەڵگری حەقیقەتی ئیسلام نەبوون. هل يجزون إلا ما كانوا يعملون. ئەمە هیچ شتێک نییە جگە لە پاداشتی کار و کردەوەی